بینر تجا خوشتوی صلوات خود سر هبن ام بردوامین سرپشکش کرنا برنامه ما دولت و میرگهت کردان ادفع خلکه دا ام دی بحثی میرگه زعفران لوکین اول خراسان روشهلات ایران جدا مزران دناوی حتی دم و قاجر هاتینا سرد صلاته بینر تجا خوشتوی بوزده ترپزانین سرمرگه زعفران لو الخراسان حتی سردم قاجاریا من میوانه که هی ماموستا ارکان احمد جاف وانا بیش لزانکویا حلبچه ماموستا تو بخیراتی سرچوهاتی سپاس ماموستا جان و برستا ماموستا زعفران لو مرگه که کردای هاتیا دا مزراندن الخراسان روشهلات ایران سرتوخی افغانستان زعفران لو چیه و وشکی وهات و چاو او مرگه هاتا دا مزراندن بەناوی خی گەورە سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانی بەڕێزیش بۆ میوانداریەکە شەرمەکەم لە خزمەت بەڕێستانە لە مێژوو ئەدوێم باسی مێژووەکەم بەڵام جێی شانازیمە کە میوانی بەڕێستانم باس لە مێژووی کوردانی خوراسانەکەین بەگشتی و لە ناویشیانە مێژووی میرنشینی زعفران لو طبعا سەرەتای کۆچی کوردەکان بۆ خوراسان بە چەند قۆناغێکمان هەیە و هەتا گەڕێتەوە بۆ سەردەمی عەباسیەکانە بۆ مسلمی خوراسانی بۆ خۆتان دەزانن لە بەکو کورد ناوی هاتووە دواتر لە تەیمور تا لە کتێبی منم تەیموری جاهان گوشا زۆر باس لە کتێبەکان باس لە بوونی کورد لە منطقەی خوراسان دەکا و ئەگەر بینە سەر قۆناغەکانی دواتریش سەرەتای دەوڵەتی سەفەوی کە وەکو دەرکەوتنێک وەکو بوونی شیعە بوون بە خاوەنی دەوڵەتێک ململانێ دروست دەبێت لەگەڵ دەوڵەتی عوسمانی و هەر لە ساڵی 1500ەوە کە شا ئیسماعیل 501 تا 510 ماوەی ئەو 10 ساڵە پەیوەندیەکە لەگەڵ کوردانی چەمەشکەزەک لە منطقەی ئازەربایجان سنووری هەردوو نێوان عوسمانی و سەفەوی نور عەلی خەلیفە نوێنەری کوردانی چەمەشکەزەکە پەیوەندی دەکات بە شای ئیسماعیلی سەفەویەوە و دەبن بە بەشێک لە سوپای سەفەوی تا ساڵی 1514 لە دوای 1514ەوە کە سەفەویەکان لە جەنگی چاڵدێران تێک دەشێن ئەو کوردانەی کە لایەنگری سەفەوین ناوچەکانی خۆیان جێدەهێڵن ئاوارە دەبن بەرەو ناوچەکانی بەرەو قوڵایی ئێران بەرەو ڕۆژهەڵاتی ئێران تا منطقەی ڕێی تقریبان سنووری تارانی ئێستا دەکات ئەمە وردە وردە لە سەردەمی شای ئیسماعیلی سەفەویدا ئەو لاوازیە بۆ سەفەویەکان تا ڕادەیەک دروست دەبێ لەلایەکی دیکەوە عوسمانیەکان لەبەرەوەی مسلمانی سوننە مەزهەبن پەیوەندی دەکەن بە ئۆزبەکەکانەوە ئۆزبەکەکانیش هەم تورکن هەم سونین هەم مسلمانن بۆ ئەوەی عوسمانیەکان لە ڕۆژئاواوە ئۆزبەکەکانیش لە ڕۆژهەڵاتەوە هێرش بکەنە سەر ناوچەکانی دەوڵەتی سەفەوی وەکو فشارێک بۆیە شای ئیسماعیلی سەفەوی هەر لە سەرەتاوە هەوڵ دەدا هەندێک لەو کوردانەی کە ئاوارە بوون بۆ ناوچەکانی تاران یا ڕێی بۆ ئەوی هەم لە ناوچەی ڕێی تووشی کێشە بوون لەگەڵ عەشیرەتەکانی ئەو ناوچەیە هەم ڕزگاری بێت لەو ئاژاوە ناوخۆیە هەم بیان کات بە بەشێک لە بەرگری ئێرانی لە ناوچەکانی ڕۆژهەڵات بەشێکی کوردەکان لەو ناوچانە کۆچ پێ دەکا بۆ منطقەی خوراسان ئەڵبەتە خوراسان لەو سەردەما سنوورێکی زۆر فراوانتری هەبووە تا منطقەی عشقابادی ئەمڕۆ تا هیرات هەموو ئەو ناوچانە بەشێک بوون لە خوراسان و دواتر لە سەردەمی شاکانی دواتر سەردەمی شا تاماسب و بە تایبەتیش لە سەردەمی شا عەباس شا عەباسی سەفەوی لە تەمەنی 18 ساڵی دەبێتە شای سەفەوی و خۆی لەبەرەوەی خوراسانیە ئەوترێت کە لە هیرات لەدایک بووە شا عەباسی سەفەوی ڕوانینێک و سۆزێکی زۆر بۆ خوراسان هەبووە هەوڵێکی زۆری داوە کە سنوورەکانی خوراسان بخاتە چوارچێوەی سنووری دەوڵەتی سەفەوی و هێرشی غەیرە ئێرانیەکان بۆ ئەو ناوچانە بەتایبەت بەهۆی بوونی مەرقەدی ئیمام ڕەزا لە شاری مەشهەد کە شوێنێکی پیرۆزە بۆ شیعەکان بۆ ئەوەی پارێزراو بێت لە هێرشی ئەفغانیەکان و هێرشی تورکمانیەکان ئەم ناوچانە پێشنیارەکە بۆ کوردەکان کە ئەمان ئاژەڵدارن و ناوچەیەکی فراوانی لە وەرگا لە خوراسان هەیە و ئەو بەکاریشیان نەهێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێزانە واتە هەم بە هۆکاری سەربازی و هەم بە هۆکاری
ئاینی و هەم بە هۆکاری ئابووری لایکی کەش پیانەڵێ کە ئەمە دەوڵەتێکی شیعەیە هێرشکەرەکانی ڕۆژهەڵاتی ئێران مەزهەبی سوننەیان هەیە واتە وەک دیوارێکی گۆشتین لە بەردەم هێرشی ڕۆژهەڵاتیەکان بەرەو ناوچەکانی خوراسان بۆیە لە زۆربەی شەپۆلی گشتی کۆچکردنی کوردەکان کە دەگاتە لووتکە سەردەمی شاعەباسە بێ خوراسان مامۆستا مانێ ئەو شعباز کورد gelek şora şarawan dijî wî ew jî ew intiqamş Kurda kir ku nefikirin ew jî nefyeke ne ku bes بەڵێ بڵێ بەشێکی ئەو کوردانە بوون کە لە خۆرهەڵاتەوە بڵێن لە دوای جەنگی چاڵدێرانەوە لە خۆراواوە کۆچیان کردبوو بۆ ڕێی بۆ ئەوەی شۆڕش نەکەن لە دژی شەعەباز لەوێوە نەفی کردوون بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات وە کوردەکانی منتیقی ئەردەڵان و ڕۆژهەڵاتی دیکە سابلاغ و بڵێن ئەوانە بڵێ ئەوە بەهۆی پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی یعنی کوردە سوننیەکان بەهۆی پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی عوسمانی شۆڕشی زۆریان کردووە لە بەرامبەر هەتا خانی لە بزێڕین سەردەمی شاعەباس ئەوە شۆڕشەوانەی کرد لە دژی دەوڵەتی سەفەوی بەڵام کوردە شیعەکان کەمتر لەو شۆڕشانە هەبوون چونکە هەم ئاینی مەزهەبیان هەم بەڵێ بەڵێ وە پەیوەندیەکی زۆریشیان لەگەڵ سەفەویەکان هەبوو بۆیە سەفەویەکان ئەیانویست وەکو هێزێکی خۆیان سوودیان لێوەربگرن هەر ئەو هۆکارەشە هۆکاری ئەسڵیە سەرەکیە وای کرد کە گواستنیەوە بۆ ناوچەکانی ڕۆژهەڵاتی ئێران لە ئەگەر باسی شارەکان بکەین هەر لە مانە و سەمەلقانەوە لە ئەوپەڕی باکووری خوراسانەوە بین هەتا نزیکەی شاری مەشهەد کوردی تیا بووە لە سنووری چیاکانی چیای شاجیهان جیای هەزار مەسجد چیای ئەڵڵاهو ئەکبەر یعنی ئەو مەنتیقانە شارەکانی سەرسنوور بازگیران دەرەگەز یعنی قوچانەوە ناوەندێکی سەرەکی بووە و پێش قوچانیش شیروان شاری شیروان ڕاز جاجەرم هەتا بەشێکیان لە مەنتیقەکانی سەبزەوار لەو ناوچانە بەگشتی بە شێوەیەکی پەراکەندە بە فراوانی نیشتەجێ بوون سروشتی ژیانی کورد لەبەرەوەی زیاتر ئاژەڵداری بووە گەرمیان و کوێستانیان کردووە کۆچەر بوون بەڵێ بۆیە سنوورێکی بۆ دیاری کردووە بۆ هەر هۆزێک کوێستانەکەیان ناوچە شاخاویەکان و گەرمیانیەکەیان کە دەهاتەوە بۆی دیاری کردبوون بەگشتی لە ناوچەکانی جاجەرم و هەتا مەنتیقەی سەبزەوار ئەمە گەرمیانیان بووە و باکووریش چیاکانی کە پێشتر پێی وتراوە خرۆسە یا خروس دوای ئەوە گۆڕاوە بە ئالاداخ بە خۆشی شاخی ئاراراتەوە ئەو ناوچەیان ناوناوە ئالاداخ جا کاک دکتۆر هەندێک ناوچەمان هەیە لە خوراسان کاتێک کە کوردەکان کۆچیان کردووە بۆ ئەو ناوچانە لە ناوچە ئەسڵیەکەی خۆیان چ ناوێک هەبووە چون لەوێ هەمان شاریان بە هەمان ناو دروست کردووە ئەوەش بیر نەکەشتی ئینگلیزە وەختێ لە بریتانیا چۆن مەشاق بوون چۆنە ئەمریکا ئەو نەفسی یۆرک کرە نیویۆرک کورداژی لە ئارارات کرا ئالاداغ لە منتیقەی شیروان کە لە گەنجە هەیە منتیقەی ئازەربایجان لەوێ شارێکیان دروست کردو هەر شاری شیروان یانیسە چۆن شیروانی ئازەربایجانەیە شیروانی خوراسانی شەیە کە ناوەندی سەرەکی یەکەم ناوەندی سەرەکی کوردانی خوراسان بووە هەتا شاری بجنورد کە ئێستا ناوەندی پارێزگای خوراسانی باکوورە لە بیژەن گورد یا بیزەن جورد عربیت بێژنی بئر الجند بیرجەند ئەو شاری خوراسانی باشوورە بەس بیزەنجورد ناوی کانیە کە لە منتیقەی گەنجە و ئارە بەڵێ نەک ئۆرمیە بەڵێ ینی باکووری ورمیە چون لەوێ هەمان شاریان دروست لە ڕێبارەی ئاراست ڕێبارەی ئاراس بەڵێ هەموو ئەو شاران ینی ئەو ناوچانیان بە ناوی خۆیانەوە لەوێ دروست کردووە بەشێکی زۆریان ناوی هۆزەکەی چی بووە یعنی مەسەلە نێساکێ خێڵی قوردانلوو خێڵی قاچکانلوو هەتا قوچان ئەوترە ناوی خێڵێکە کە خێڵی قاچکانلوو چون ناوەکەیان داوە لە قوچان و کردویانە قاچکانلوو قوچانلوو دوایی کراوە بە لۆژی ئەدبین پاژگیرێکی تورکیە بەڵێ نفسی ناوی کوردیە بەس خۆی چۆن پاژگیری تورکیە ئێستا لە هەر لەوێ هۆزێکمان هەیە بە ناوی شادلوو خۆی یعنی بەرەبابی یا بڵێن وەچەی شادین ئمە میرنشینی شادی و پێشەوە ڕەوادی و شادیمانەیە هەر ئەو شادیە شەدادی کە چووەتەوێ بۆتە شەدادی یاکە گۆڕاوە بە لووی تورکی ینی ئێستا ئەگەر سیر بکەین هەر شادلوو بۆ خۆیان زعفەرانلوو بۆ خۆی نزیکەی 90 خێڵە هۆزەکە نزیکەی 90 خێڵە ئەم 90 خێڵە ئەتوانم بڵێم نزیکەی 85یان لووە کۆتاییەکەی یعنی ئەڵەی شێخوان لوو ئەمیران لوو دیران لوو یعنی ئەمانە هەموو لوون پێ هەتا هۆزەکە خۆشی بووەتە زعفەران لوو ینی ئابە شێوەیە لەو ناوچانە نیشتەجێ بوون ئەمە تاکەی تا کۆتاییەکانی سەردەمی سەفەوی
کە ئیتر وردە ئەفشاری دەرەکەوێ نادرقولی خان وەک بەسی مە بکە بەسی نادر شار چ پەیوەندی هەبوو با کووردا هەبوو چونکی ئەو جێگای لێ دەرچوو منطقەی مەشهد هەتا نادرشا زۆر لە سەرچاوە مەحەلیە ناوچەیەکانی خۆیان ئێمە بە ئەفشار دەیناسین ئەفشار هۆزێکە یا خێڵێکە لە لەسەر چاوەکانە ئەفشار و نادرشا بە تورک ناسراوە بەڵام سەر چاوە مەحەلیەکانی کوردانی خوراسان من کە خۆم چوومەتەوێ یعنی لە منطقەی دەرەگەزە بنەماڵەی نادرشای ئەفشار لەو منطقەیە ماون و ئیسەش یعنی هەر خۆیان بە کورد دەزانن ئەوانە ینی مامۆستا کەلیموڵای تەوەحودی دەستی خۆش بە کارێکی زۆر جوانی کردووە نادری ساحب قەڕانی نووسیوە تقریبان کتێبەکەی 1000 لاپەڕە زیاترە زۆر بە وردی چووەتە ناو بنەماڵەی ئەفشاریەکان هەتا ئەوترێ ئەفشارمان هەیە کووردە ئەفشارمان هەیە تورکە بنەماڵەی نادرشا لە 7 شارەوە هاتووە 7 شار 7 شەهر دوایی بووە بە ئەفشار لەگەڵ تورکەکان تێکەڵ بوون نادرشا بەشێکە لە ئەوان نادرشا سەرەتا کە مناڵە بێ بەهۆی جەنگ و هێرشەوە دایک و باوکی لە دەسەدا یەکێک لە هۆزەکانی ئەفشار بە خێوی دەکا و دواتر بە ناوی ئەوەوە نازناوی ئەو وەردەگرێ جا ئەم نادرشا بە بۆنەی ئەو چونەڵێ عێرقە کوردیەی کە هەیەی کە دەبێتە بەشێک لە سوپا و فەرماندەیەکی گەورەی سوپای قاجاری سەفەویەکان بە تایبەت لە کۆتایی سەفەویەکان کە ئیتر لاوازە بن و سەردەمی شاتە ماسبی دووەم ئەم فەرماندەیەکی هێز دەبێت لە ناوچەی منطقەی دەرەگەز کە زێدی خۆیەتی و سوپا بەهێزەکە دێتە منطقەی شاری مەشهد نوێنەر دەنێرێ بۆ لای میری زعفەرانلوو ئەڵێ من دەمەوێت یعنی حتا ئەو زعفەرانلوو بە دەوڵەت باسەکە ئەڵێ من کاتێ زعفەرانلوو پێی دەڵێن ئەم سوپا و شتانە بۆ هاتوون بۆ نزیکی قوچان دەڵێت دەمەوێت ئەم دوو دەوڵەتە یەک بگرن یعنی دەوڵەتی ئەفشاری دەوڵەتی زعفەرانلوو یعنی ناوی دەوڵەت ئەبات ئەڵێ ئەم دوو دەوڵەتە یەک بگرن هەر بۆیە ڕاستەوخۆ ئەچێ داوای میر سامخانمان هەیە سامخانی زعفەرانلوو داوای کچی میر سامخانەکە بۆ ئەوەی خوازبێنیەکی خوێنیش دیسانەوە دروست بێ خزمایەتی دروست بێ کاتێ شاتاماسبی دووەمە دەبیسێ ئەوش دەڕوا بۆ داوای هەمان ئەو کچی کە نادرقولی داوای کردو ئەڵبەتە پێشەوەی ببێ بە نادرشا کە نادرقولی داوای کردووە بەڵام ئەنجومەنی بەڕێوەبردننی سەرۆک خێڵەکان هەیە لە ناو زعفەرانلوو کاتێک کە ڕاوێژەکە بە ئەنجومەنەکە ئەڵێ با کچەکە بدرێ بە نادرقولی و پێکدادانێکی زۆر لە بینی سوپای نادرقولی و شاتە هەماسب دروست دەبێ هەتا دەستخەتێکی ئەو کاتی سەردەمی سەفەوی هەیە کە نردوێتی بۆ زعفەرانلووکان کە پشتگیریم بکەن ئێوە چیتانەوێ من بۆتانەکەم و ئەتانکەم بە فەرماندەی ناوچەکە و هەموو سنوورەکە ئەدەمە دەست خۆتان بە خودی شاری مەشهدیشەوە بەڵام ئەوان خزمایەتیەکە دواتر ئەو ململانەیە نادرقولی سەرەکەوێت لەبەرەوەی فەرماندەیەکی سەربازی بووە دوایی هاوسەرگیریەکە لەگەڵ نادرقولی ئەنجامەدرێ کاک تۆر شتێکی سەرنجڕاکێش ئەڵێ سامخان کە ویستی کچەکەی لە قوچانەوە بنێرێ بۆ مەشهد بۆ لای نادرشا یعنی کەمێک زەحمەتە باوەڕکردن پێی ئەڵێ لەگەڵ یا وەکو جەهیزیە 400 حشتر بەبارەوە نردووە 120,000 ئاژەڵ یعنی مەڕ و بزن و ئەمانە لەگەڵی نردوێتی نزیکەی بە کووردا گەلفرە کرد دیارە لەگەڵ کچەکەی نزیکەی 500 خەدەمە خزمەتکار لەگەڵی نردوێتی یعنی ئەگەر سەیری ئەم ژمارانە ئەەکەی بەڕاستی بۆت ئەسەلمێنرێ ئەگەر هەندێک یعنی زیادە ڕەویشی تیاابێ بەڵام بۆت ئەسەلمێنرێت کە زعفەرانلوو یەکجار دەوڵەمەند بووە تۆ لەگەڵ کچێک 120,000 مەڕ بنێری باری 400 حشتر بنێری ئەوە یعنی بەڕاستی ئەم میرنشینە یەکجار دەوڵەمەند بەڵێ ئەبێت چەند ملیۆنە هەبێت بەڵێ ینی من خۆم چووم دەشتی قوچان و ینی تا شیروان و هەموو خوراسان توانم بڵێم لە 180 گەڕاوم دەشتێکی زۆر فراوانە هەر بۆ ئاژەڵداری یعنی بەڕاستی کراوە لە ڕۆ کشت و کاڵیەکەشەوە هەیەی کلمە تەوحیدی ئاماژە پێکردێت کتێبە خوددا كلمة توحيدي بحسي أو كريه أو ما مصا توحدي بلى أو كردة بلى خوي كردة ما مصا توحدي براسي خدمتي شي زوري بميجوي كرداني خراسان كردوا ديارترين كتابي حركة تاريخية كرد بخراسانة أمصال
جڵدی هەشتەمیشی یا بەرجی هەشتەمی کتێبەکە ئەمساڵ چاپ کرا یعنی لەسەر نادرقولی وەکو پێشتر ئاماژەمان پێدا نادری ساحب قڕان کتێبێکی نووسیوە 1000 لاپەڕە زیاترە لەسەر هەموو خێڵەکانی ئەو ناوچانە زۆر شتی نووسیوە لەسەر ئەسپەراین شاری ئەسپەراین کە بنکەیەکی سەرەکی تر ئەسپەراین علمیە یعنی ناوی ئیسلامی ئەسفەراینی شافعی عالمی ئەسفەراینیمان زۆرە سەرمەزەب ئەشعری بەڵێ کتێبێکی لەسەر ئەسفەراین نووسیوە یعنی مامۆستا تەوحیدی بەڕاستی لەگەڵ جەنابی کاک دکتۆر ڕەحمەتی مامۆستا تەوحیدی ئەوەی معلومات بێ لە تاریخی زارەکی مێژووی زارەکی لە شەفەهی ئەو کەسانەی کە مەسەلەن سەفەرنامەکانە یا بڵێن گەڕیدەکان کە کۆچیان کردووە کە بەو ناوچە تێپەڕیون ئەوەی باسی هەر ناوچەیەکی کوردی خوراسانی کردبێ مامۆستا تەوحیدی کۆی کردوەوە دوای ئەوە جەنابی کاک دکتۆر ڕەحمەتی علی ڕەحمەتی و ئیمامسا یوسفی متەوەلی حەقیقی ئەمانەش کە لە ڕوو ئەکادیمیەکەوە کە هەردووچان خاوەن بڕوانامەی دکتۆران زۆر کاریان کردووە بەڕاستی بۆ تەحلیلکردنی ئەو زانیاریانە بە شێوەیەکی ئەکادیمی و مناقەشەکردنی بە شێوەیەکی ئەکادیمی بۆیە بەڕاستی ئەتوانم بڵێم بەداخەوە بۆ لای ئێمە کە زانیاریمان نییە لەسەریان نادرشا کچی میر سامخان دەهێنێ باسی ئەومان کرد کە بە بڵێن دیاری و دەسوودیارێکی زۆرەوە نێردراوە بۆ مەشهد نادرشا خۆشی دەڵێ مادەم ئەم ڕێزەیان لە من گرتووە ڕێزی شای و نەکردی سەفەڵی ڕێزی شای نەکردووە فەرمانەکە گەورەترین شایی و پێشوازی بۆ بکرێ ئەڵێ چەندین شەو ڕۆژ لە مەشهەدا لە شاری مەشهەد و دەوروبەری خانەکان و پیاوانی خێڵ و ئەوانەی کۆ کردوتەوە کە بە تەواوەتی چەندین ڕۆژ ئاهەنگیان جێڕاوە لە دوای ئەوە کوڕەکەی سامخان کە محەممەد حسین خانە بە 1000 سەربازی قوچانیەوە بانگ دەکاتە مەشهەد پارێزگاری تەواوی شاری مەشهەد دەتاتە دەست میر حسین خان کە کوڕی میری زعفەران لووە لە دوای سامخانیش ئەم میر حسین خانە ئەبێتە دەستیار ئەبێتە هاوکاری نادرشا حتا لە ساڵی 1960 کۆچی کە نادرشا لە دەشتی مۆغان منطقەی ئەردەبیل و ئەوانە کە تاجگوزاری یعنی تاجەنێتە سەرخۆی لە دوای ئیبراهیم خانی برای نادرشا یەکەم کەس کە ئەچێ پیرۆزبایی لێ دەکا ئەم محەممەد حەسەن خانی زعفەران لووە یعنی پەیوەندیەکی زۆریان دروستە بێ بەڵام بەداخەوە لە کۆتاییە پەیوەندیەکەیان تا ڕادەیەک تێکەچێ بەتایبەتی کە نادرشا تەواو ئەگاتە دەسەڵات و هێز و پایە لە دەوروبەرەکەی زۆر ئەترسێ بۆی نەیکوژن گومانێک دروستە بێ هەمیشە حتا گومان لە کوڕەکەی خۆیەکە کاتێکە گەڕێتەوە ئەڵێن وڵای کوڕەکەت ئەیەوێ بەسەر تا کودەتا بکە چاوی کوڕەکەی دەرەهێنێ بۆیە لە ڕوە دەرونیەکەوە ئەڵێن کە باسەکەن نادرشا ئەگاتە حاڵەتێک کە بڕوای بە هیچ کەس نامێنێ ئەوترێت سیقە بە کەس ناکە ئەڵێن سوپای زعفەرانلوو کە ژمارەیەکی زۆریان لە قوچانە ئەیانەوێ هێرش بکەن شاری مەشهەد بگرن ئەویش جواب بنێرێ ئەڵێ من ئەمەوێ پێش ئێوە هێرش بکەمە سەرتان یان بێم گفتوگۆتان لەگەڵ کەم بزانم نیازی شتی واتانەیە بۆیە کاتێککە سوپا ئەباد نزیکێکاتەوە لە ناوچەی ئەی بڵێن ناحەیەکە پێشەوەی بگەیتە قوچان بە ناوی فەتح ئاباد ئەیباتە فەتح ئاباد شەوێک لەوێ لە خەیمەکان کەدا دەنیشن ئەم محەممەد حسین خانە کە بەرپرسی پاسەوانەکانی نادرشا بووە ئەڵێن یعنی بەپێی هەندێک لە سەرچاوە فرسەتی لێ ئەهێنێ و ئەیکوژێ بەڵام لە زۆربەی سەرچاوەکان یعنی بە قەولێک ئەوترێک کورد نادرشای کوشتووە لە نزیکی قوچان لە منطقەی فەتح ئاباد بە قەولی ئەرجع ینی قەولی زیاتر ئەوەیە کە هەندێک لە ئەو کەسانەی دیکەی کە لە دەوروبەری بوون بە تایبەتی تورکە ئەفشاریەکان کە زانیویانە نادرشا ئەوە نە بۆ کوردەکان دڵسۆزە ئەوە نە بەدەمیانەوە هەیە وەکو پیلانێکیان جێڕاوە ئەو شەوە نادرشایان لەو ناوچەیە کوشتووە ینی تەسەور کە ئیتر لە دوای کوشتنی نادرشا سوپای زعفەرانلوو دەبێتە سوپای یەکەم لەو ناوچەیە چونکە کوڕەکانی نادرشا دوای ئەوەی کە ئەیانەوێ سوپای ئەفشاری ڕێکخەنەوە ئەوانە تا ڕادەیەک لاوازە بن هەروەکو شاکانی کۆتایی سەفەوی ئەمانیش لاوازە بن توانای ئەوەیان نییە و بە تایبەتیش دەرکەوتنی زەندیەکان لە منطقەی شیراز لە ناوەڕاستی ئێرانە ململانەیەک دروستەکان لە بینی ئەفشاری زەندی دواتریش محەممەد حەسەن خانی قاجار کە دەرەکەوێ یعنی لە مەشهەدەوە کە ئەو پەڕی ڕۆژهەڵاتە ڕەو شیراز
کە ناوەندی ئێرانە لە هەرێمە فارس بەڵێ بڵێ و باکووری ئێرانیش کە گورگان و منطقەی ئەو ناوچەیە کە قاجاریەکان بۆ خۆیان خەڵکی و ناوچەند ئەم سێ کوچکەیە ئەم سێ گۆشەیە هەر سێکەی خاوەنی دەسەڵاتی بەهێزە لە بینی ئەمانەیە لە بینی ئەستەراباد بڵێن منطقەی گورگان و مەشهەدا زعفەرانلۆکان هەن ئەو ناوچانەی زعفەرانلو هەموو بەشێکن لە سنووری دەسەڵاتی فەرمانڕەوایی زعفەرانلو لە سەردەمی هەر ئەفشاریەکانە بەشێک لە کوردەکان کاتێک کە سوپا ئەنێرن بەرەو ناوچەکانی وتمان هەتا پێش ئەفشاریەکانی شاعباس خۆی لە دایکبووی هێرات ئەیەوێت ئەو ناوچانە هەموو بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی تەکلیف لە سوپای زعفەرانلو ئەکات کە بچێت ئەو ناوچانە بگرێ هەتا یەکێک لە شازادە یا بڵین میرزادەکانی زعفەرانلو پەیوەندی بە عەبدولمومین خانە پێم وابێەوەی ئۆزبەکیەکان لە منطقەی باکووری هیرات و منطقەی هیرات و محمود خانی ئەفغان و ئەوانە دەکا یعنی بە جۆرێک قسەیان لەگەڵ دەکا کە یان ئەبێ ئەگەر دێن لەگەڵ ڕێکەون ئەوە باشە ئەگەر نایەن ڕێبکەون ئەوە ئێمە ناچارە بین هێز بگەێنی ناو ناوچەیە یعنی زعفەرانلۆکان هەوڵ ئەدەن بە تەواوەتی سنووری ناوچەکانی خۆیان و بەتابەتی لە دوای نادرشای ئەفشار بجێڕنەوە بۆ دلهی چونکە دلهی نادرشا بە فاتحی دلهی بڵێ بڵێ ئەیانوێ سوپای زعفەرانلو بگەێنەوە دلهی کە دواتر بە هەندێک کێشەوشت لە نێوانیانە ڕۆدا بەداخەوەی کێشەی ناوخۆیی هەم بنەماڵی زعفەرانلو هەم زعفەرانلو لەگەڵ شادلو کاریگەریەکی دروستەکە کە ئیتر هەندێک بە خۆیانەوە مەشغوڵ ببن تا بە دەرەوە ینی ئەو شادلۆژی هەفرکی هەبوو ئەو شادلۆژی بەڵێ شادلو لە قۆناغی یەکەم لەگەڵ زعفەرانلو زۆر تێکەڵن چونکە هەر هەرمویان یەک منطقەن دواتر ناوچەکەیان دابەشەکەن لە منطقەیەکی پێڵێن چنارانی خوارومانەیە چنارانی سەرو لە منطقەی چنارانی خوارو تا قوچان تا نزیک سەبزەوار تا مەشهەد ئەم سنوورە دەبێت بە سنووری زعفەرانلو و لە چنارانی سەرو بەرەو منطقەی بجنوور دوومانە و سەمەلقان و هەتا بەشێکی ئەسپەراین و ئەمانە دەبێت بە بەشێک لە شادلو یعنی ئەم دوو میرنشینە کوردیەی شادلو زعفەرانلو دەبنە دوو میرنشینی دراوسێ و هاوسەیەک زعفەران و نزیکی مەشهەد بتر بوون بەڵێ شێژی ئەو باکوور بن ئەو باشوور بڵێ زعفەرانلو لە باشوورترە نزیکە بە مەشهەد شادلو لە باکوورترە نزیک بوو بە منطقەکانی تورکمانستانی ئێستا کە لە سنووری ئاخاڵ قەرار بڵێن ڕێکەوتنامەی ئاخاڵ 1970 ئیتر ئەوە منطقەی هەم شادلو پێوەی دەرگیرە هەم منطقەی زعفەرانلو کەیشەڵا دواتر لە سەردەمی قاجارەکان باسی مامۆستا کورد نەگەشتە هێرات ینی بچ هێرات نەستان دەست خودەنەینا شادلو ئەن هێرات مدەیەک لە ژێر ینی سنووری جوگرافیایی زعفەرانلو بووە هەتا میرزادەیەک کە فەرمانڕەوای ئەو ناوچەیە بووە بەڵام بەهۆی دواتر بەهۆی فراوانی دەسەڵاتی بەریتانیەکان و بەهۆی بەهێزی دواتر قاجاریەکان پەیوەندی قاجاری و بەریتانی ئەگاتە حاڵەتێک کە میرنشینی زعفەرانلو لاواز بکەن بە تایبەتی یەک سیاسەتی بەریتانی ئەو کاتە کە بڵین ئەمە سیاسەتێکی کۆنی بەریتانیەکانە لەگەڵ چینیش بەکاری هێنا دواتر منطقەی حەشیشە یعنی حەشیش و ئەڤیۆن و ئەوانەی زۆر هێنایە منطقەی زعفەرانلو هەتا لە کتێبی مەرزدارانی دامنەیەکی سمار ئەوە زۆر باسیەوەکە سیاسەتێکیان پەیڕەو کرد لەو ناوچانە وتیان میرنشینی زعفەرانلو بەو شێوەیە بەردەوام لە فراوان بوونایە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم میرنشینە وردە هەڵتەکێ لە ناوەوە هاتن یەکەم جار ئەفیونیان هێنا بە تایبەتی پزیشکەکانی بەریتانی وەکو دەرمان بەکاریان هێنا یعنی کەسێک کە نەخۆش دەبوو دەچوونە فیونیان پێدەدا فیونیش دیارە نەخۆشی و ئێشی و شت ناهێڵێ بەڵێ وتیان ئەمە دەرمانێکی چاکە ماوەیەکی زۆر بەکاریان هێنا تا خەڵکەکە تووشی جۆرێک لە معتادبوون بوو سیاسەتێکی کەیان بەکارهێنا وتیان وەکو چۆن جگەرە دەخۆی پاشماوەیەکی لە ئەمێنێتەوە بەریتانیەکان وتیان ئەوەی ئەفیون نەخوا و پاشماوەی ئەمێنێتەوە ئێمە دەیکڕین بە پارەی گران ئیتر خەڵک وای لێ هات زۆر ئەفیونی کێشا بۆ ئەوەی پاشماوەکەی بفرۆشێ هەتا یەکێک لە میرەکان ئەڵێ کاتێک کە ڕۆیشتمە دەرەوە ڕۆشتمە ناو بازاڕ سەیرەکەم نەک هەر خەڵکەکە خۆشم معتاد بووم یعنی دەوروبەرەکەی خۆشم هەمووی معتاد بووە بۆ ئەمە هەمووی مدمین بووە بەڵێ ئەمە هەمووی وای لێ هات کە سنوورەکەی بە تەواوەتی و خەڵکەکەی بە جۆرێک لاواز ببێ کە بە ئاسانی دەسەڵاتی قاجاری و بە تایبەتی سەردەمی عەباس میرزا دوای ڕێکەوتنامەی تورکمانچای منتیقەی قوچان لە سەردەمی میر ڕەزا قولیخانە ساڵی 1248 قەمەری ئەو منتیقانە هەموو دەگرێت کە وێرانی دەکات. زۆر سپاس مامۆستا بۆ وا پێزانینە.
زۆر سپاس سپاس بۆ بەڕێزیشتان. بینەران الفێر ئەم دێنە دومای کافێ خەلکی حتا خەلەکە کادی هەرت خێر و خۆشە دابن.